ئەم وەک ئەرکێکی زانستی سەرزانکویە وەک بەشی زانستی کۆمپیوتەری ئەvە پێشەنگا پێنجێ یا ساڵانە ئەم دانێ بۆ قوتابی و پروژێن قوتابیین هەمی قوناغە نە تەنێ قوناغا چارێ قوناغا یەکی یا ناو دو یا دوێ یا سێ یا چوار پێوەمەد دوێ پێشەنگەیەدا ئەوە ئەف پرۆژێت ئەم قوتابی زەحمەتە پێوەت بین و چێت بکەین گودەمەکی درێژ ئەف زەحمەتە پێوەتە برنێ ئەم حەست بکەین سەردانێت بۆ پرۆژە بهێنەکردنی هەنگۆ بهێن سەحکەن و ئەوە پرۆژە ئەم مفاەکی جێوە بگیر نەبەس کو بۆ ئێک جار دیتن بیتن و خلاص ئامانج لەکردنەوەی ئەم پێشەنگایە توانا و خستنە ڕووی توانا و بەهرەی خاوەن پێداویستی تایبەتەکە لە هەموو بوارەکانە لە بواری ڕسمان لە بواری ئیشی دەستا لە بواری دارتاشیە ئەم بەشانەمان هەیە پەیمانگا بەشی کۆمپیوتەرمان هەیە ساڵانە ئەم پێشانگایەمان هەیە بۆ کاری دەستی مناڵەکانمان پەیمانگا ساڵانە خولێکی ڕاهێنان کە 9 مانگە بۆ مناڵەکان ئەکەینەوە لە دوای خولەکەوە پێشانگایەکی کاری دەستیان بۆ ئەکەینەوە بۆ کاری دەستی سودمەندەکانمانە. ئامانجمان بەجێهێنانی خەونی ئەو مناڵانەیە ئەو مناڵانە خەونەکانی خۆیان لە ڕێگەی وێنەکانەوە پیشانداوە ئێمە هەساین پێ ئەو وێنانەمان لە پێشانگای عرض کردووە بانگی ئەو کەسانەمان کردووە کە توانای هاوکاریان هەیە و گیانی هاوکاریان تایە و ئامانجمان بەجێهێنانی ئەو خەونانەیە ئیتر پرۆژەکەشمان پرۆژێکی خێرخوازی و ئێمە ژوەکو خۆبەخش ئیشمان تیا کردووە. ژمارەیەکی زۆر خەڵکمان بان کردو و خەڵکانش لە بواری جیاجیا ئیشیان کردو و کەسانن کە ئیمکانێتیان هەیە توانای مادیان هەیە ئیتر ئەگەر بێن و خەونی ئەو مناڵانە بەدی بێنن ئەو سەرکەوتنی پرۆژەکە گێنێ و ئەگەر ئەو پرۆژێشمان سەرکەوتوو بێ ئێمە بەنیازین ئەمە یەکەم نەبێ و یعنی ئاخر نەبێ بەردەوام هەوڵەدەین مناڵی تر بێنینە ناو پێشانگاکەوە بۆی زۆرترین مناڵ سوودی لێوەرگرێ.